کارێکی زۆر گرنگ و مهمی خەباب لەناو مەککە بریتێ لە چی؟ ئەوانەی کە تازە موسڵمان ئەبوون نیان ئەتوانی بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بگەن و هەرچی لە ئەوڵەوە هەیە پێیان بوترێ کێ دەرسیدا ئەدەن؟ سەیدنا ئەبوبەکر نەیەتوانی. کێ بوو ئەو کەسەی کە ئەگەڕا ماڵ بە ماڵ لەناو مەککە دەعوای ئەکرد بریتی بوو لە خەباب. هەموو ئەوانەی تازە موسڵمان ئەبوون لە عەبد و لە حوڕ و لە هەمویان کێ دەرسیدا ئەدەن و کەلیماتی قورئانی فێرەکردن؟ خەباب قورئانێکی زۆر جوانی ئەزانی. ڕۆژێکیان خەباب چووە ماڵی فاتیمەی کچی خەتاب خوشکی عومەری کوڕی خەتاب ماڵی سەعیدی کوڕی زەید لە پارچە وەرەقەیەکیشیە سوورەتی تاهای نووسی بوویەوە بردی بۆیان وەی فێری سوورەتی تاهایان کرد. ئەفەرمێ کاتێک کە دانیشت بوون ئەمان خەریکی ئەم حەیس و بەیس و دەرس و دەورە بوون ئەفەرمێ لەم کاتە هەندێک لە هاوڵانیش هیجرەتی یەکەمیان کرد بۆ حەبەش ئەوەندە ناڕەحەت بوون وردە وردە هیجرەتیان کرد بەرەو حەبەش. ئەفەرمێ بیستی عومەری کوڕی خەتاب دوو کەسە بوون زۆر ئازاری موسڵمانان ئەدا عومەری کوڕی خەتاب و ئەبوو جەهل. ئەفەرمێ بیستی کە ئەمانە ڕۆشتون بەرەو حەبەشە وتی بەخوا تازە لە دەستی ئێمە دەرچوون بەخوا خۆم ئەم شتە چارەسەر نەکەم کەس پێی چارەسەر ناکرد. شمشێرەکەی هێنا جوان تیژی کرد و حازری کرد و گرتی بەدەستیەوە و هاتە دەرەوە بەرەو کوێ بەرەو ماڵی ئەرقەمی کوڕی ئەبی الئەرقەم. لە ڕێیە کەسێک لە قوڕەیشەکان کە لە ژێرەوە موسڵمان بوو نیان ئەناسی پێی گەیشت ئەکە عومەری بینی زۆر ترسا وتی ئەو عومەر خەیرە خەریکی چی؟ بەخوا ئەم دۆڵە ڕزگارێک قوڕەیش هەمووی ڕزگارێک ئەچم محەممەد ئەکوژم هەرەکە ئەمەی بی زۆر ترسا وتی با تۆزێ بیترسێنم بگەڕێتەوە. طبعاً عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوا لەوێ باڵایەکی زۆر بەرز و یەکێک لە کەسە زۆر توندەکان طەبیعەتێکی زبر و بەهێز و زۆر ئازا و جەنگەرانێکی گەورە کە لەناو قوڕەیشە چەند کەسێک بە چەند کەسێکی دەکەسێک ئیشارەتیان بۆ ئەکرا کە ئەمانە کەس دەرەقەتیان نایە یەکێک لەوانە عومەری کوڕی خەتاب. ئەفەرمێ کەسە قوڕەیشەکە وتی جا تۆ بەتەمای محەممەد بکوژی و بەنی عەبدولمەناف وازی لێ بێنن بەخوا و کوژنەوە هەڵێ هەر گوێشی بۆ نەکرد تی بەخوا تۆ زۆر مەغروری کورە و کوژنەوە هیچ تەسیرە هەر ئەڕۆشت بەخوا فائیدەی نییە ئەچێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وتی تۆ خەریکی چیت؟ هاتی محەممەد دەکوژی بۆ ماڵەکەی خۆت چاک ناکەی بڕۆ بۆ لای خوشکەکە و خوشکەکە و شوێنی کەوتووە وتی خوشکی من؟ ئەرە وەڵا خوشکی تۆ. گەڕایەوە بەپەلە گەڕایەوە شمشێر بەدەستیەوە ئەمجا ڕووی کردە ماڵی سەعید کە چوو گوێ لێ بوو لە دوورەوە دەنگەدەنگی قورئان خوێنی گوێ لێ بوو دەرگای کردەوە خەباب بەپەلە خۆی شاردەوە لە ماڵەکە زانیان عومەر ها زۆر ترسان هاتە ژوورەوە و وتی ئەوە چی بوو ئەو دەنگە گوێم لێ بوو وتیان هیچ نەبوو هەر شتێکی ئەتیادی لەوە چی گوێ لێوە گوێ زرنگاوەتە نە ئیلا شتێکم گوێ لێ بوو ئاگام لێیە خەبەرم پێگەیشتووە کە چوونەتە سەر دینی محەممەد لێتان قبوڵ ناکەم. دەستی بەرز کردەوە ویستی لە سەعید بدا فاتیمەی خوشکی هاتە بەردەستی یای لە فاتیمە خوێن بە فاتیمە هاتە خوارەوە. فاتیمە زۆر تووڕە بوو سەری بەرز کردەوە وتی چی لە دەزیە بیکە والله ئیمانمان هێنەوە بە محەممەد صلی الله علیه و آله وسلم. ئەڵێ کە خوێنەکەی فاتیمە بینی تۆزە هێواش بۆ عومەر وتی ئەوە چی بوو ئەتان خوێن؟ وتی پێت ناڵێم و نادەمێ. وتی ئەو پارچە وەرەقە چی بوو ئەتا خوێندەوە؟ وتی پێت ناڵێم و نادەمێ ئیلا ئەبێ بچی دەستنوێژ بگری خۆت بشۆی. ئەڵێ خۆی شۆر دەستنوێژی گر هات پێیاندا کە ئەی خوێندەوە خەباب هاتە دەرەوەتی عومەر موژدە و لێوێ والله دوێنە لە خزمەت پێغەمبەری خوا بووم صلی الله علیه و آله وسلم دەستی مبارەکی بەرز کردەوە وتی خوا نەسرەتی ئەم دینە بدەی بە یەکێک لە عومەرەکە. عومەری کوڕی خەتاب یا ئەبوو جەهل ئومێ دەکەم ئەو کەسە تۆ بێ ئەو فورسەتە لەدەست خۆت نەدەی بۆیە ئەڵێن یەکێک لە سەبەبی مسلمان بوونی عومەری کوڕی خەتاب کەلیماتی خەباب کە خوای گەورە خەبابی مسەخەر کرد بۆ هیدایەتی ئەم کەڵە پیاوە بدە أو عمر كوري خطاب إيماني هنا وقصة كي تفصيل كأجت خدمة بيغمبري خاص الله عليه وآله وسلم.